بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵێوی بەڕێزداین. لە بەرنمەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ مامۆستا جەلالی ساماغا و باسی کۆمەڵێک بابەتی گرنگی حکومڕانی ئەەکەین و بە تایبەتیش لەسەر مەسەلەی گەندەڵی. مامۆستا بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. زۆر سپاس. لەگەڵ زۆربەی بەرپرسەکانیشە ڕەفاقەتت هەبووە، داشتنت هەبووە، قاوەتان خواردۆتەوە بەیەکەوە، ینی نانم بۆ هاتۆ یاش کردومە بە قورجانە. بەڵێ ئەمە چۆنە بێ؟ ینی ئەکرێتەوە لەگەڵ یەکێکە بزانی گەندەڵی شەو هاوڕێژوی لەگەڵی زین چۆن چاو لە بێ گەندەڵیش دەرەجاتی هەیە. بەڵێ یەکێ دە دینار مخالفی هەیە لەگەڵێکێکا 10,000 زۆری فەرخە، هەر ناحی ئینسانیش فەرقی زۆرە. ئەیانزانی شەرمیان لێ ناکەم، ئەیانزانی بە عمر لەوان گەورەترم، بۆ وەزیفەش ئەگەر ئەوان وەزیرن میش وەزیرم، ئەوان هەژ حیمان هەیە، من 16 هەیە، چونکە زۆر لە سەرۆکی دیوانەکان هینی عێراقیش و هینی خارجیش ئەکوژێن بە دەستی عەسابات و مەساباتی ئەوانەی کە جەناب دەیزانیم. لەبەر ئەوە خۆشە بوون لام لێبن بانگمەکردن لێرە نانمانێشتم ئەو نانانی کە بۆمە هات هینا خۆم نانم ناتوانی بکەم، کەسیشی لێ نەبوو ماڵەکە خۆم بووم. هەنگێکی ئەیگرتە دڵ و هەنگێکی کە ئەیزانیم وەختی خۆی ئێساوی مام جەلالە بۆ ژێرمەوە لەسەر پارەی ئاوکارەبا لە سەرۆکایەتی هەرێممان نووسی بوو. فترێک مام جەلال لێرە سەرۆکی هەرێم بوو، ئەوانە زانی. وتم 6 مدیری عام بوون لەگەڵ جێگرێکە، هاتن وتیان مام جەلالە و سەرۆکی هەرێمە و ئەو شتانەی کە ئیکا ینی ئێعتیبارەکرێ بە موافقەت و ئێستاش ئێمە لە مام جەلالمان نووسێ و پارەی ئاوکارەبای ناوە هەرێم. مام جەلال چه عیلاقەیەکیە؟ کادری خوارەوە پارەی تاخیر کردووە. وتم ئەوەی کاڵەن ڕازەکەن، من زیاتر عیلاقەم لەگەڵ مام جەلالە هەیە وەک لە ئێوە، بەڵام ئێمە وەکو میزڵانێک وین ئیترە بوو بە قسە، ئێمە وەکو میزڵانێک وین بە ئاسمانەوە هین چی پێڵێن باڵۆنێک وین. ئەم باڵۆنە شوژنێکی پیاکە، هەواکەی بێتە دەرەوە پژە بێتەوە ئەکەوێتە سەر ئەرز. ئەگەر من مام جەلالم لێ دەرهێنا سبەینە کاک بەرە ماڵی خۆ ئێمە خزم بووین، دراوسێ بووین، ڕەفیق بووین، مامی گەورەم بووی، ئەی بۆی لەسەر سەوزەواتی من لەسەر سەوزەواتی ماڵی ئەوان منسی بامی و تەماتیان کڕی بوو، بامیان کڕی بوو بە سارێکی زۆر خەیاڵی. یەکتم باشە بامێ تازە هاتووە قەی ناکە لە جێگایەک بە 10,000 بە ئەم بە 12 بەڵام بە 36,000 دینار کیلۆی بامێ نەکەڕاون ڕووی ناوە تێگەی ڕئیسی هین هات لە مۆزەوەکەش دەرەچێن ڕئیسی پەرلەمانی بەخا لەگەڵ دکتۆر بەرهەما بۆ شەوی ساڵات بوون، تەلەفۆنی بۆ کردومتی لە ماڵەوە دانیشتوونەوێ بێ. وتم باشە کە چووم وتم میوانێکم ئەگەر میوانەکەم قبولی کرد بێت عەلی حەمەی باقی قبولی کرد بێ ئەوەیەم ئەگەر ئەو قبولی نەکا میوان مەخۆ ناڵم تۆ بڕۆ من هەچم بۆ بێ پێم گوو دەرگاکەم کردەوە وتی ئاهلەن کاکە جەلال. منیشتم أهلا وسهلا أستاذاني أعرفك بس أنت شلون تعرف؟ أختي كاكا شلون ما أعرفك؟ كل الناس يعرفوك، مو أنت اللي كتبت على خضروات بيت رئيس الوزراء. يعني تو أول نبيك لسر صوزواتي مالي رئيس الوزراء نسوته بزياك الريانا تيجي جا قصدم اشتكوا اللي هاتبو وتم ئەگەر هی مام جەلال مان لابەرەوە هی ئەوانی کەش لابەرم لەبەر ئەوە کاکە ئەوان من تەوقیعیەکەم من ئەڕوا و فعلا ناردمان و هی مام جەلالیشمان سەنگەوە و ئیتر کە مام جەلالی تیابوو کەس ناڵێ بڵێ ئەرە کاکە گلێم هەیە بۆ ئەو شتە بەسیتەتانە سەرم نووسیەوە إلى آخره. عەبدوڕەزاق فەیلی بەڕەحمە و بێئەنگناسی زۆر برادەرم بوو، زوو شەڕمانە بوو. ئەو جارێک تەقریرێکمان لێ نووسی تەقریرەکەی ناردەوە
تێگەی ئەڵە من تەغیری وا ناخوێنمەوە وەڵا ئێمەش لێمان نووسی مام جەلال شرت و شۆی لێبڕی بوو وتوی جەلال حەقی قانونی خۆی بەکار نێناوە گەر بەکاری بێنە ئەوەی عقوبەی تیبای تاوی ئەمەش مسادەقەی عقوبەکەمان کردایە اینجا هات بۆ ئێرە بۆ هاوین ئەمێنە ئەویش زگورتی بۆ وەکو من حەزی بە حیمایە و شت و ئەمانە کرد بۆ تازەشە لە دوایەوە بەر من ئەمگوو کاکە بڕۆ تۆ پێشەکەوی دوعاکەوی من لەگەڵ تۆ نام نامێ بمبینن لەگەڵ تۆ تۆش حیما لە دواتەوە مردوو مرێ تۆ کابرایکی مەدەنی چیت لەسەرت تۆ عیلاقەی لەگەڵ خارجایە هینی علاقات بوو وتم تۆ ئەم حیمایە لەبەر دەرگادانێ بێ من ئاویان بۆ بەرم فەرمویان لێ بکەم بۆ تووشی ئەو ئیحراجەتەمەکەی ئێوە هیچیان بۆمە بە چاویان دەرێوتم با بەخە چاو دەرهێنانە نی ئای باڵێمە فلانکەسە و ماڵی فلانکەسە و ئاوێکی ساردیان ناینە بە منگە با بڕۆنەوانێ ئیسراحەت بکەن کەی تۆ ویستی مۆبایلی پێ تەلەفۆنەکەی بە دەقەیەگەنەوە بۆ ئێرە و هەڕۆن هەڵا سێ چواری کەشی لەگەڵا بوو وتم 100 ئەوەی تۆ مەخاترم لەسەرە وەرە دەستم ڕاشە وتم سەیری حیمایەکەی منکە وتم حیمایەکەی من ئەم سورجیەیە سورجی نەگەوتم بە دوو لە قاج لە گرێژەنە دەرەچەوە کەسێتە ژوور و عیب ناکەی تۆ یەکی مۆزیرێکی مەدەنی هاتووی باسی ئەوەکەی حیمایە هەر لە بە دەرگا بێونەوەکو خەڵکی جوونکە دم بۆ بەمانە دیباعەکەی بەڵێ کاکە بەڵێ ڕاستە فەرمووی مامۆسا ئەی بە دیوێکی تریشە نازانم من هەندێک شت هەیە بەدڵی خەڵکە ئەڵێن ئەوانەی کەیەوە لە سەرتانە نووسین و قسەدان لە سەرکردن و ئەمانە هەندێک جاریش بۆ بە خێر و بەرەکەت بۆیان و ناویان دەرکردووە کە من ئەمگوو جەناوی مام ئەبینی ئەوە بوو ئەمگوو مامە ئەو قسەیەمان بەدواوەیە ئەو قسێ بەدوای ئێوەوە ئێمە واجبی خۆمانە ئەنووسین بەڵام ئێوە گەورانەکەن ئەوە تا فلان جەریدە و فیزار جەریدە نووسیانە مامشەدی گەوراڵێ راپۆتەکە بۆ بە خێر و بەرەکەت بۆ گەندەڵکاران مامە ئەگەر تۆش قبولی بکەی من قبولی ناکەم بۆ سمعی یەکێتی خۆی وەکو حیزبێک وەکو ڕێکخراوێک تێگەی ئەوە بوو جارە وتی سیاست هەموو شتێکە کاو نازانم چیوانە و مقتەنیع نەبووم و ئەو جۆنەدانە لەلایەن هەردوو لاوە پارتی وێکێتی چەند جارە مەموتەوە ئێمەی گیان مەم ڕۆژە بەڵێ ڕاستە فەرمووی مامۆسا ئێوە دیارە هەر بڵین هەڵەکانتان دیاریە کرد یاخود تاوانەکانتان دیاریە کرد ئیشی ئێوە نەبوو کە لێپرسینەوە بکەن باچوان لێپرسینەوە چاو لەبێ بۆیەوە محکەمە نەخێر لێپرسینەوە بۆ تەنفیزی شتەکان بەڵێ مەسەلا من 10,000 دینارم بە زیا وەرگرتووە مدەیەکدا ئەنرا لوجان ئەچوونەوە سەران ئەیانگو چیتان کردەوە دووەمینیشی یعنی ئێوە دیاریتانە کرد کاتەکە یاخود نەخێر ناچوو کە مۆساسی بواە ئەچوو بۆ محکەمە ئێستا هەمان نەهی محکەمە کە لە ساڵی 2004وانی تا ئێستا هیچیان بە هیچ نەکردو کێ بیکە ئەوەی کەیکا خۆی گەندەڵەکەیە ئەوەی کە ئەینێرین بۆ تاقیبی گەندەڵی شخصی خۆی یەکێکە لە گەندەڵەکان لەبەرەوە ئاوە بەکنیاخا و بۆی لە ئاخری هەموو کەسێکیش مساعید نییە خۆی بکا بە سوورەی بەرلەشکر ئەوەشەیە چونکە زۆر کەس بە منیانە گوو با بە خۆتۆ احتیاجنی محتاجنی واز لە مەزیفێ بێنێ و کاکە من لەبەر احتیاجی و نامحتاجی نییە وازم هێناوە ئیسیقالی ڕقم 5م هەیە ڕقم 6م هەیە وازم لێنەوەن بە دەری توڵی وازم لێنیان بەڵێ ئەی دەوری مامۆسا یعنی بۆچی خەڵک نەدرایدا دیگە بۆ 4 وەزیر ناویان بڵاو نەکراخم ئەوانەوە کە بە مام گوو بەڵێ ئەو بۆ بە دکتۆر بەرهەم مەگوو کاکە سەراعاتی داخلی زۆر بەقووەتە بەعز بەم هەموو ئیمکانیەتەوە تۆ یوتیوب بخێنەرەوە بزانە چ موئامەرات و شتێک لە عهدی سەداما بۆ کەوتنی سەدام و بۆ تەحالوفات لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ ئەمریکا و لەگەڵ حتا ئێران و کەواتە بەرژەوەندیە شەخسی و حیزبیەکان وایە نەکرد کە بەڵێ ئیجرعات نەکرێت نەکرێت ئەی مامۆستا ڕۆڵی داواکاری گشتی چییە؟ ڕۆڵی داواکاری گشتی باعزیکەم ڕۆڵی داواکاری گشتی هەموو شتێکە نردوومانە سوورەتمان ناوە بەوان کە ئەمە پارەی عامە و پارەی گشتیە وای لێکراوە
نانوێراوە یەک خەتوە بچنە پێشەوە ئەو پەڕەکەی کە یاوێتەوە مەحکەماڵی ئینتیزاری نەتیجەی محکەماکە تۆ بۆ ئینتیزاریکە خۆم ساحب تەلەبم ئینتیزاری یەکەم تۆ مەفروضە داخل بی لەگەڵمانەوەکو هین وەکو تەرەف وەکو تەرەفێکی دیوانی چاودێری تۆش مولح بی کە کابرا تۆ ئەمە کردووە بێ ئەمانە بگەڕێنیتەوانێ بەڵام نانەکرد ئەوانە لەبەرەوەی حیزب دایانان یا چی ینی لە چیە ترسان بۆچی ئیشەکان کەواتە ئیشیان چیەوانە ئیشان ئەوە بوو هەر کابراایەکی قڕبەسەری بێ کە سوکار تووشی حاڵەتی لەم حاڵەتانە بوو بێ ئەویان کردو بە ساحیە چوون بە دوای کەیسەکەیە و ڕێگای محکەمان لێگرتووە و ئەم نەواشتانە ئەنجینا باقی ناوەڵڵا هیچ دەورێکیان نەبوو مامۆسا قسەیەکی جوانی تۆ هەیە ئەڵێ کار بە یاسای قووەت دەکرێت نەک بەقوەتی یاسا ئەوە تۆزە بۆ ماشی کرد ئەوە مەسەلا حاکم حکمێ دەرەکات ئەگەر پۆلیسێکی ڕێک و پێگنە بێ بچێ کابرا تەبلیغ بکە ئاگاداری لێرە کەس نییە بوێرێ بچێت تەبلیغات بەرێ بۆ ڕێیز عەشایرە بۆ کەسێکی کەیە مانگە دارکاریکەن یانی دارکاریشی نەکەن جوابی نادەنەوە لەبەر ئەوە یاسا بە قووەت تەطبیقەکرێ لێرە قووەتی یاسا نییە یاسای قووەت هەیە یاسای قووەتیانی من کابراایکی ڕێیز عەشایرە من کابراایکی متەمەکن من کابراایکی حیزبیم 20 کەس لەبەر دەرگاکە ماوەستاوە ئەمە قووەت بە من دژی یاسا بەڵام لە هەموو جێگایەکێکە قووەت لەکوایە قووەت لە یاسایە بە قووەتی یاسا نەک بە یاسای قووەت ئەوانە یاسای قووەتیان هەیە مامۆسا باسی ئەوەت کردووە لە کتێبەکەی شاباس کراوە تۆ زەگی شارەتیشی پێەیە فایلی گەندەڵیەکان ئەوەندە زۆر بوو لە دایرە فریان ناکەوتن و لە ماڵی شۆر خەریک بوون ئەو شەوی پێنجشەمانە ئیشم ناکرد دنیا ژێران وایە بەڵام لە بەیانی جومعەوە شەممە یەکشەمە تا ئەچوینەوە چوارشەمە من شەو تا شەشی ئین ئەڵێم تا چواری بەیانی تا سەی بەیانی خەریکی ڕاپۆرتمان هەبوو 400 پەڕە بوو 200 پەڕێ ناڵێم نیشا ئەدەمێ بیخوێنیتەوە ئەتوانم بڵێ ئادەیەکێکم لەو راپۆرتانە بزانم ئەمە ئەبینی ئەڵێ ئەمە راپۆرتی ئەمە ئینسۆکلۆڤیدیایە یا ئەمە قاموسە کە خەو بێتاقەتیە کردم ئیتر سەیرمە کرد ئەو ژووری متبەخەکە دیوارەکانی هینە مەرمەڕی سپیە ئەو مەرمەرە لەبەر چاوم ئەبوو بە ڕەژ ئەبوو بە شین ئەبوو بە سوور ئیتر حەدەکەی خۆم ئەزانی کە ئیتر کاشت وەرناگرم بەو زستانە ئەچوم سەرمە خستە ژێر بۆری ئاوەکەوانێ سارد و زۆر ئەو ئاوە لەسەر سرم 2 دەقەونی و ئەمایەوە بە خاولی وشکمە کردەوەی تۆ زەهینم بۆ گەڕایەوە حەیاوێتم بۆ گەڕایەوە وزم بۆ گەڕایەوە ئەوە یەک 2 کاک سەلاحی موهتەدی نازانم تۆ باسی عومەری ئەلخانی زادە باشێ ناچی زۆر برادەر من لە وەختی خۆی کە لەگەڵ عەبدوڵای موهتەدی جابوونەوە لەو سڵحەشا بووم گوێ لێم ئەوە لەو فترەیە سەری گرت و فترە و دوا هەرچێک چوونەوە تە جێگاکانمان بۆ گۆڕین وەلەوە ئەوە عیلاقەی نەبوو بە منەوە بەڵام مامجال هەر بنیدا نابوو ئەیگوو بەعجارێکدا دەنم هەر بۆی بترسن ئەم لا ئۆلای پێ نەکەن تۆ ڕەقیبی بەسەریانەوە اینجا تەلەفۆنم بۆ کاک سەلاحەکەرم و کاک سەلاح بە خەبەری ئەیگۆرەڵا بە خەبەرم شیعرە نووسم دامگوو کوڕەکە بنێرە بە شوێن ئایاوم بۆ لای ئەچووم بۆ لای تا سەعات 6 مامەوە قسەمانە کردی تو بەبێهین ئەو راپۆرتانە زۆری هیلا کردم زۆر حتا من عملیاتێکم کرد لە فەرەنسا عملیاتەکەم ئەتوانی بڵێ زۆربەی بەهۆی سەهر و ئەو راپۆرتانەوە بوو زۆری تەسیری سەحی
کردە سرم. جا مامۆستا باسی ئەوەت کرد من پرسیارم هەبوو لەسەرەوەی کە چووی بۆ فەڕەنسا مادام هەروایە بەسەریا باز نین و پرسیارەکە بکەم. بەڵێ تۆ بۆچی قبوڵت نەکرد حکوومەت بەرپرس یارمەتی ماڵی بدا لە خۆ دەوڵەمەند بوو یا ناوەڵڵا یا چی؟ ناوەڵڵا یعنی بۆ خۆم دەوڵەمەنی چی بوو خۆ قەیسەری و وەکۆڵەیە ڕیزە دوکانم بۆ بەجێ نەما بوو. بەڵێ ئەمیز میسالێک بەم کە ناجەح نەبووم بەڵێ کە خەڵک هەر هەوڵی پارە نا یعنی هەر ئەوە نییە تۆ هەر پارە پایاکەی پارە با تۆ جێغیرەتی ئەوەشی هەبێ کە کوتیان هابڵینە. من کە مامجال ئاشتی کردمەوە عاجز بووم لەسەر مۆزۆکە لەگەڵی سوپات وتمیسە باجارە دەمانچە باجارە پارە ئەوانە وەرنەگی چۆن کە مامجال بووە گەڕێن تۆ پێی ناخۆشە. بەڵێ مامە بەخوا تەوسەی کردم یەک قەڵەمی خۆت یا سەعاتەکەی خۆ بەچەتە سەعاتی هین نەبێ 36,000 دۆلاری کە باز دەکرێت یعنی شتێکی وابێ کە ڕەمز بێ لەم بەڵێ تێگەی ئەوە ئێستا لێرە هینما بوو چروتی ئامێ بە تێ پایپمەکێشا و چروتیش چروتەکان وشک بووە ئەوە بخرا حەمامی هەیە چروت نازەمەزانی ناوەڵە ئەو ژوورەی کە لە دوکانەکە حەمامی لەسەردانێ چروتی تیادانێن بە جیهازە ڕتوبەتی ئاانێ بەڵێ تێگەی بۆ ئەوەی ئەو چروتە وشک نەبێتەوە تووتنە وشکە بێتوانێ وتم ئەگەر ئەوەی یایتێ ئەوە قەیناکە ئیتر بۆی جێڕابەوە توی نەدڵی ناشێنم هیچی بۆ نانێرم هەزانم هەموو شتێکی هەیە من کە چوم بۆ سەبەرشتم بۆ هێنا زیاتر قەڵەم و ئەوانە اینجا لە زمنی ئەو شتانە کە ئەڵێم يكون المسؤول قويا إلى أن يطلب شيئا لنفسه لعمر ماوتانا سرو 1000 متر أرزين با وزير كان كلا دانشتنا دانشتني رسمي بيكن بباغ أو صعب بو درجين أبو أمسيتك ناو كان يمسمونا من سنامهم خوم ديم هيا أي وزير كان أنت وريانا حمو وريانا حمو خو أخوان بو نك هزارك أبو أن كم دوخة تعيدوا هزاري تێگەی لەبەرەوە دکتۆر بەرهەم قسەی لەگەڵ کردم لە پاریز بووم لەگەڵ دکتۆر فواد مەعسووم لەگەڵ عادل مەراد وتیان مامجلال پێی ناخۆشە و ئەڵێ پارەمان بۆ نادۆ مۆزەفی ئێمە بۆ پارەی بۆ گەڕانێنەوە بە ملیۆن دینار و بە ملیۆن دۆلار و ئەمانە لە هەموو قانونێکا خۆی مۆزەفێکی کۆنەیزانێ بێ حکوومەت سەرفی لەسەر بکە هەرم گو پێ بڵێن زۆر سپاسێکەم و هیچم نا ئەتوانم نیوەی سلەیمانی بێنم عملیاتی بکەم و درۆش یەک کەسی کەم پێ ناهات گوێ لێە ئەخیرن خۆی هاتە سەرخەت پاش 1-2 ڕۆژ وتی ئەوەم نووسیوە لەینەکە هاتیاتی وتم مامەجان چۆنی تو زۆر سپاس هەواڵە پرسییم و ئەوانە وتی ئەوە فوادم ڕاستپاردووە عادلم ڕاستپاردووە عادنانم ڕاستپاردووە بەرهەم ڕاستە تۆ بکاکە تۆ ئیشی بۆ ئێمە کردووە حەق و قازانجیش بێ ئەبێ شتێک تەحملی زەرەرێ لەگەڵا بکەین وتم مامەجا کێونێتی جوەر ناگرم وتی باشە ئەخە مامجان نەزانم تۆی ناسی نەیناسی لە نزیکەوە مامجاری تر خۆشە خۆش بوو دانیشتنی وانە وتی زۆر باشە ئافرین وتم مامە بەڵام ئەو شتێک کە ئەمەوێ پارە نییە وتی ئەی چییە وتم مامە ئەڵێن شێخی دوعایەکی خێرم بۆ بکە چاکمە تیایی هوو فایدەی نییە لەگەڵ تۆ و تەلەفۆنەکەی داخستەوە هەرەوەڵا یەک پلسم شکل لێ وەرنەگرتن تا ئەم دەقەیە اینجا بەعەکسەوە من شتم ماونەتێ ئەم خانەوە ماونەتێ ناو ماڵ ماونەتێ مامۆستاکەواتە باسی مامجەلال لێکرد مامجەلال 3 جار هاتووە بۆ سەردانی تۆ لەم ماڵە بەڵێ وایە کەم جارەڵێن چۆتە ینی چۆتە ماڵی خەڵکی تریش بەڵام بەو شێوەیە یان لێکردوان یەک ماڵی مەکتەبی سیاسی نەبینیوە بەڵێ بۆچیە هات بۆ لادیانی وەڵڵاهی ئەزانکی بەڵێ جارێکیان خاڵە فواد لێرە بوو فواد عارف بەڵێ هات بۆ ئێرە لێرە هینیان کرد 2 جاری کەش جارێک بۆ تەعزیە هات ئەوە ئێستا شتێکەی نووسینەوانێ
سێجارەکە دوانیم لەبەرەوە ئێستا لە زمانی قسەکانی هاتەوە خەیاڵم هیچیان بۆ تازێ بوو بوو بەسێ بەڵێ یعنی کە هات زۆر ڕسم گیراوە هەمووی پیشانە لە باخەکە و لێرە و ئەم شتانە شعورم ئەکرد محەبەتی چاخە من لە حیزبی ئەوان نەبووم ڕۆژی ئەشهدو بالله کە کۆنە و مۆنە ئەوانەمان کۆ کردوتەوە کاتی خۆی بۆ ئەوان بوو خەسرە و خاڵی ڕەحمەتی وەری ئەگرت شتەکان زیاتر شت و مەک بوو جلو بەرگ و پێڵا و ئەمانە هی مناڵ ژێن پیا و ئەمانە مام جەلالیش کە ئەو قسەی ئەکرد منەم گۆ مامە هی جوانیە تێگەیشتی ئاخر ئێستا لای خۆی مەسعود بەرزانی قوبڵەکە قسە بکە بڵێ جوانیە نامام مام جەلال لای خۆی ئەوە بەخۆی مەگوی تۆ ئینەکە ماوی تێ بەڵێ زانم اینجا بە منیان گوتیان کاکە تۆ زۆر خۆشێ زۆرە ڕێز لێگری کاکە تۆ مام جەلالە بڵێ وانە مامە بەڵام مەڵێ هیچ جوانێ هیچ بەجارێکی نییە ناڵێم خراپ کردو ئەڵێم نەخێر هەر ئەیڵێم چونکە ئەوەی من ئەیڵێم باشترە لەو دەور و پشتە گەندەڵە هینەی کە غەڵەتی بەسرا تێپەڕەکەن چونکە غەڵەتیشان بەسرا تێپەڕەکەن بەعزێشتی پێ بکەم گومان مامە هیچ جوانیە غەڵەتیان بۆ جەنابهێنا ڕاستیەکەی ئەمەی ئەوێ تاقیبیە کرد وا دەرەچوو اینجا لەبەرەوە کە هات ڕێزێکی زۆری لێگرت و منیش ڕێزێکی زۆرم لێگرت لە مام جەلال ئیتر کاکە کاوە ئەڵێ لیکولی مەقامین مەقال کە ئەچوومە ئەو جێگانێ ئەوی لێ بوو یا ئەو دانیشت بوو یا میوان بوو یا من بردبوو من ئاوا یعنی بەقەدەر خۆم حرەکەمە کرد یعنی بەقەدەر خۆم قسەمان کرد لێی نەپرسی مایە نەمەگووانیە هینەی ئەڵێ بەکرد مەرگەوە لەسەر هەموو شێک هەر ئەڕوا مامجا لەو شتانە ئایزانی من ئینتیهازی و ماستا و چی و ئەوە قوربانەوەی کە بۆ کاک نەوشیوانیشم نووسیەوە لە کتابەکە بەڵێ زۆر باشە کاگە جەلال شوێگەین و درێژە بە قسەکانمان دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دێین لەگەڵ کاک جەلالی ساماغا کاک جەلال دیارە ئێمە گەر باسی پەیوەندیەکانی تۆ لەگەڵ مام جەلال و سەرکردەکان و ئەمانە بکەین ئەوە کۆڵەیە ئەم هەویرە ئاو زۆرە کێشێ بەڵام پێم خۆش بوو باسی خەڵکی تریش بکەین بۆ نمونە پەیوەندی تۆ لەگەڵ کاک نەوشیروانە کاتێک گۆڕانی دروست کرد پرسی پێ کردی بەڵێ بۆ دروستکردن نە پرسی پێ نەکردی قەزێکی سیاسی بوو بەڵێ مەبەست وەکو کەسێک کە تۆ بەڵام بەڵێ قەزایای ئیداری و ئەمانەی و تەوزیعاتی وەزائیف و شتو ئەمانە دایما پرسی پێ کردم تەنانەت لە دەوری سعات 12 ئەو نانیە خوارد تەلەفۆنی بۆ کردم ئەیگوو سعات 12 وەرە نانەکەش پێیەکەوە خۆین کاک نەوشیروان لە نانە حەزی لە برنجی سوور و شفتایە کرد منیش حەزم لە هەردووشی نەهە کرد شفتەکەمە خوارد بە ڕووتی یا بە پارچەی نانەوە ئەیگوو بۆەوە دەسێ زوهەڵگەرم وەڵای کاک نەوشیروان من فێرم هەموو ڕۆژێ لێرەنی من فێرم سعات 4 و ئەوانە نانەخۆم لە دایرە هەڵەسم بۆ ئیش لەبەر ئەوە هەر ئەوەنگەم بۆ خوڕێ کە ئێستا شینە مەسەلا باسی شتێکی بۆ کردم کاک نەوشیروان بۆ بەعزە کەسێ ڕووشتێن بوو لەسەر حەقیش بوو جارێک شتێ بڵاو بوو بۆەوە من لەوێ بووم وتی فڵان کەس ئەخ من لەو گەورەتر بوو لە گەڕەکا بووین و یاریمانەکە بێکە خۆ نەوشیروانە نەبوو من و ئەو نەوزاد عەتار ئەناسی دکتۆر بەڵێ لە دوورەوە لە دوورەوە پشتی ماڵی نەوشیروان بیدایەتی حەوشەی ماڵی دکتۆر نەوزاد بوو ئێمەش لەو بەربووین ئەو بەری جادەی بەرخانەقا مەسەلا ئەیگو جەلال فڵان شتێ بیستۆم گۆڵایی لە جەریدا دیومە گونا هیچ جەریدەکە تاو نییە بچم بۆ بێنم من نەمەگوو ئەم گوو ناوەڵەکاکەم شاو عەزەتەمە کێشەکەی من هاتمەوانێ گەر لات متەوەفر بوو تەماشای کێکەم یاگەر نوسخەت لا بێ
نسخەیەکێ بەم لە ماڵەوە بە ئیستراحەت ئەی خوێنمانە مەسەلا سەناح ڕەشی ئەیگو هەروەڵا کاکەم شواب چۆ بێنە ئەیگو نەخێر نایهێنم و بیشێنم ناڵم تۆ بیخوێنیتەوانێ ئەوە ئەو نەوعە حەدیەتەی تیا بوو بۆ ڕۆژی خۆی ئەو هەموو جابوونەوەیەک باش نییە ینی یەکێتی بەو جابوونەوەی زەرەری زۆر لێک مامۆستا شتێکی گرنگی مێژووی هەیە کە پەیوەندی بە شخصی کاکنەوشیروان و یەکێتیشەوە هەیە کاتە و کاتە چونکە و جێگری مامجلال بوو مەسلەی پشداشان ئەو کوشتارەی کە کرا لە ساڵ لەیەکی لە ساڵی 1970 و لەیەکی ئایاری 1970 ئەمە بووە هۆی کێشەیەک لە بینی حیزبی شوێعی و یەکێتی ئەوانە و بە تایبەتی خەڵک لایەنی شوێیەکان کاکنەوشیروانیان ئەو کاتە دەست نیشانە کرد وەکو بکەری سەرەکی تۆ جەنابەت دینێکت کرد ینی ناوبژیوانیەکرد لە بینی حیزبی شوێعی و کاکنەوشیروانە کرد ئەمە بە پێشنیاری کێ بوو ئەمە لە ڕاستیە لە ڕێگای کاک عەدنان موفتیەوە کە من ئەچم بۆ هەولێر دای کاک عەدنان دابەزم لە ڕێگای ئەوەوە هینم ناسی لە ڕێگای ماڵی کاک عەدنانەوە ئیتر چۆن زانی بووی من دۆستی کاکنەوشیروان و ئەمانە پاش شەوێ دوو شەویکەی و شەوەی کە دانیشتین جای کردمەوە وتی مهمەیەکەیە ئەگەر بیکەی زۆر مەمنون دەبین تۆ ێساریشی خۆشەوێ ئەمانە وتم خێر وتی ببی بە عاملی خێر لە بینی ئێمە و ینی ئێمەی حیزبی شوێعی ینی بە ناوی حیزبی شوێ داوای بەڵێ ئەو کەوتی ئێمە ئەوانەی خۆ من تحقیقی هەوی لێ ناکەم وتی حەزەکەیم بکەویتە بینەوە ئەم شتە زەمنێکی زۆری بەسەرا ڕۆیشت و ئەمانە ینی هین بین ئێوتم چۆن وتی ئێمە مؤتەمەرمان هەیە بەرقەیەک بنێرن بۆ مؤتەمەرەکە بۆی ئەو بکرێ بەم ئاگرا منیش وتم وەڵای خۆمە کارێکی خێرە زۆر باشە من ئەمزانی مۆزوعەکە بیست بووم نەک ئەمزانی هەر بە بیست بووم کە بۆ مەزوحەیەکرا هەشتا کەس کوژا و ژنی تامە و نەنجام جوانە هاتم بە مامۆستا جەلالم بوو مامۆستا جال جەوهەر وتم مامۆستا تۆ هەموو ڕۆژێک لە گردەکەی لای کاکنەوشیروان بڵێ شتێکی وا بۆ ئەمان بەرقەیەکی پیرۆزبایی لێبن بۆ حیزبی شوێعی ئیتر ئێمەش سوپاسیانەکەین و ئەم عەرقەلەیە نایاڵین ئەم دڵ ڕەنجانە وەڵا هاتم بە مامۆستا جەلالم بوو مامۆستا جال وتی باشە بە کاکنەوشیروانی وتبوو کاکنەوشیروان وتبووی باشە پێم خۆشە جەلالی تا بێت پێم خۆشە جەلال نەپشتی ئەوان نەپشتی ئێمە نا لە ئەرزوو خۆشمان هینمان هەیە ینی دەرکمان هەیە خۆزانین بەرقەیەکەوەی نووسین کە بەرقەیەکە نووسی جال جەوهەر وتی بەرقەکەمان نووسیوتم کاک جال بۆ ئەوەی بەرقەکە عاملێکی زیاتری خێر بێ با مسۆدەکەی ببینم بزانم چۆنە وتی باشە مسۆدەکەی بۆ هێنام کە مسۆدەکەی بۆ هێنام لەبەری گرتمەوە جوابەکەیە نەمهێشتۆ بینێرن بۆتان تاکو نییە خۆت ئەیبینی ڕازی لە سیاغەکەی بۆی نەبێ بینەکەی خۆمێنی یەکتی وەسەلام عەلا مەن ئیتەبەع الهودا جوابی بەرقەکەی یایەوە کە سوپاسانەکەین بەخێرتان بۆ وەسەلام عەلا مەن ئیتەبەع الهودا یعنی سەلام لەو کەسەی کە بە ئیشی باش هەڵەستیە ینی ئێوە بە ئیشی باش هەڵازن سەلامەکە شمولی ئێوە نەکات منیش بۆم خوێنەوە وتم هینی بکەن ئەگەر بەدڵتان بوو ئەوان نازان کە من پیشانی ئێوە ماڵەمانە ئەگەر بەدڵتان بوو بۆی بیکەین بە بەڕێسی بۆتان بێ وەڵا ئیتر باش بوو جوابەکان بەدڵ بوو پێم وتن بەرقەکان کرد و اینجا من بە حەقیقەت ئەمیز ڕێی کاک جەلال وەربگرم لەسەر ئەم مەوزوعە بەڵام ئیترەوە جەناب دەست پێشکەری کەواتە بوو بەڵێ شکر ڕێکەوتنەوەیەوە ئیتر تۆ هیچ کاتێک لەگەڵ کاکنەوشیروان باسی شەڕی پشداشانەوە نەکردووە بە شەخسی نەوەڵا ئەزەین بووە بەڵێ خۆ هەرەوەی نەبوو
بەڵێ شتی کەش هەرە هەبوو بەڵێ یعنی ئەگەر بوو پرسیایە چۆن بووە و کێ بووە و بۆ کردان ڕێگای بەخۆم نا ئەو ڕێزێکی زۆر زۆری لە منەگرت بەڵێ هەر بۆ سەرۆکی هەرێمیش ئەوان داوایان کرد بەڵێ ئەخ منیان تەرشیح کرد بەڵێ بەڵێ سەرۆکاتی هەرێم ئەوە ڕەت کردەوە ئەوە من ڕەتم کردەوە بەڵام گلەیشی لێ کردم بەڵێ گلەی تونگیش بەڵێ وتی بۆ هەر شتێک من پێت بڵێم تۆ نایکەیت وەکو ناشی کەی ناڵی نایکەم خێرا بە نووسینیش بەڵاویەکەی توانێت وتم وەڵی کاک نەشیوان سپاس دەکەم بەڵام ئەو جێگا مەوبوو هەروان پێبوو مۆبوو یانی ئەو جێگایی کە بڵێن بە خراپە ناوی دەرچووە من مساعید نیم بلم ئاخری عمرەما من زوو باسی ئاخری عمرەکەم حتا کە ئیسیقالەکانیشم کردووە نووسیمە لەم ئاخری عمرا خۆم عیبار ناکەم ئەو شتێک کە ئێوە داوایەکەن من نایکەم ئەی مامۆستا و کاتێک کە لە لەندەن بوو نەخۆش بوو کە قسەتانەکەمە کرد هیچ شتێکی تایبەتی بە تۆ بێت تا ئێستا باسن نەکردوێن بەس ئەیگوو ئەوە سیحەتم باشە پەیوەندی لەگەڵ کاک نێچیروانە چۆن بوو وەڵاهی کاکە کاوە کاکە نێچیر بیدایەتی بەرەی کوردستانی ئەچون وەلای کاک مەسعود لە هین بوو لە شەقراوە بوو لە ئوتێلەکەی ئەوێ هەر لەوێش کاکە نێچیرمان ئەبینی کاک نێچیر پیاوێکی ئەریەحی بوو هینی کراوە بوو حەزی بە قسەوە بە نوکتە و بە پێکەنین و ئەمان هەر شتێکی لە هینی خۆیان لە وەزعی خۆیان و لە مەقالی خۆیان ئیتر دیارە لە ڕێگای بیستنەوە ناوی منی بیست بوو من ئەچوم بۆ لای من جەلال و تاو لەگەڵ وەفدەکان بوو نیوەمان یێر ناناسی تێگەی بەڵام هات بۆ ئێرە بۆ جامیعەی ئەمریکیەکە کاک عیمات پێی وتم وتی جار کاک نێچیر وتێتی ئەوەنان باسی جەلال کردووە وایە ئەمانە حەزەکەم سەرێکی بین پێی وتم وتی لە خلالی ئەم یەک دوو ڕۆژە ڕم بە ئەو پەڕەکەی دوو شەو بمێنێتەوە یا یەک شەو یین حەزەکە ویە چایە قاوەیەکە لا بخاتەوە وتم باشە بە خێر بێن و سەرچاو لە دوایە کچێک هەبوو گۆرانی بێش لە لبنان خەڵک تەرشیحیە کرد بۆ جائیزە و مائیزە پەروێزی ناوبوو ئێوە پەروێز ئەمان بە پەلەویستیان پارەیەک بنێرن بۆ لوبنان ئەو نەبوو ئەیان گۆر کەسی مۆبایل بابا بە $1 بە $1 شتێکی وا بووێتە خەیاڵتان ئەو پارەنە ئەیانویست ئەو دەرچێت لەو مسابقە گۆرانی کوردیە بوو یا عەرەبیە بووی کەلزومیشیە بوو لە دوایە کیان دانابوو عیمات بچێ بۆ ئەوەی کە خۆی داوای کردبوو دانابوو ئەو بچێ بۆ ئەو مهمەیە هین پێی وتبووی کاکە نێچێت ئەوە من ئەچم بۆ ئەوە تۆ محافظ خوشکەزایەتی لەگەڵ محافظە بچۆ بۆ لای ئەویش وتبووی نە حەزەکەم زیاتر باسی جەلالم لە تۆ بیستەوە حەزەکەم تۆم لەگەڵابی ئەم سەفەرەنە سەفەرێکی کە چینەوە بۆ سلەیمانی ئەو سابەیەکەوە چین ئیتر ئەو سەفەرە هەر نەبوو هەتا ئەم دەقیقەیە نەشبینیەوە دوایەوە نەمبینیەوە نەوەڵا لەگەڵ هێرۆخانە بینی خۆش چۆن بوو ینی هێرۆخانیش کەسایەتیەکی بە شەرمان نەوەڵا مەسەلا ئەوە نییە مەسەلا هەرکە ینی وەڵی هێرۆخان زۆر عەلاقەم لەگەڵیان نەبوو جارێر پێوتم ئەفەنگی تر ئەفەنگی مەجازی بوو ئەفەنگی ڕاستی بوو جارێکیان داوای کردم نەچووم یوسف لە هینە لە خارجە لە سوی دەبا بێتەوە ئەوەی کە هات ئەوە وەزیری باینجان نووسراوە لە ئەو تەفسیلیەوە دەژگەم بزەبت لە وەزیری باینجانەکە بەڵاوم کردەوە کە خاتی خۆی وەڵام من بەڵام نەکردەوە شار بەڵاوی کردەوە ئەیتر کە چووم پاش مانگونی وێک شێرکۆی
پێوتم وتی ئەگەر ئێستا داوای هەر کەسێ بکە ئیشەکەی بەجێ ئەڵێ و ئەچێتەوەمانە و ئەمانە کوتم بە ڕاکردنی شڕم بە بچێ باڵە من جەلالم بەو نەوعەیەم کە بە پێویستی ێزانم ئیتر وتی ئەوە دەمێکیش بوو بە تەما بووین ئەفەنگی بێت و ناتێت و ماخەمیش حەزمەکرد کاگویسە بێتەوە لەگەڵ کاگویسە بێم بەڵام من جوابیشم بۆ نردیک بزانم منێ بۆ چییە ئەو شتە بۆی ئەو شتەی کاتەوێ ئەوەلیاتێکم پێ بێ تۆ چۆنی بۆ ئێرە ئەو ئەوەلیاتە پێ ئەویش ئاوە مۆزۆ وەزیرێک بوو ئەویش لە بابەتەوە بزانێ و ئەمانە ئێمەش خواخوامان بوو دەستێکی لە خۆمان باڵاتر فریای ئەو ینی تەدەخلی ئەو شتە بکات چونکە وەزیرە پێی لێ کێشا بۆ بەڕاست و چەپە تەسەور کە مخەساتی ژووری حیمایەکانی ئەبردووە ئەی خوارد وەڵا قسەمان پێش ئەوەی کە چووم و ئیتر ژوورێکی درێژ بوو من لەسەرەوە دایان نام و خۆشی لە خوارەوە ئینجا هێروخان تەشەنجاتی مل و ئەمانەی دایما هەیە خۆشی دایما وی تەشەنجەم وتی من ئەوەنە سەیری تۆ بکەم و تۆ سەیری من بکەی ئاوا بەلاری دابنیشی بۆ نەچینە سەر ئەو مێزی کۆبوونەوە یەکتم وەڵڵاهی میش زۆرم پێخۆشە میش زۆر باش نییە وەزەی ساحەتم بۆی ڕوومان لە یەکتری بێ ویسپیش دانیشتە بۆ و هەروە ینی هاتبوو ئیتر باسی پاشاکەم بۆ کرد کە حەزی لە بەهینجان کردووە و تێگەی چەندەها تەعامیان بۆ داناوە نیوەڕوان لەگەڵ ئەو وەزیرەیە نانی خواردووە کە نزیکی بۆ وتێتی وەزیر تۆ زانی من چەند حەزە باینجانەکەم ئەو هەموو شلێ دانراوە کە جێر دڵم بۆ باینجانەکە ژەڵێنجا پاشام لە دنیا لە باینجان باشتر نییە بۆ سەر بۆ چاو بۆ جووە ئیترەوەکانە و ئەکسیری حیاتە باینجان ڕۆژ هات و ڕۆژ ڕۆی وەزیر پاشا باینجانی لە بەرچاوکە و وتی لەمە دو باینجان لەسەر مێزەکەم بێ لەسەر خوانەکەم بێنانم بۆ ناخورێ باینجان نەبێ ئەڵێ ئای وەزیر تۆ بزانە چەندم حەزە باینجانە کرد تۆ چەندمەت حەکرد ئەوانە ئێستا باینجان ببینم نانەکەم بۆ ناخڕۆڵ اینجا قوربان لە باینجان سەگ و سەگ بابتر و خراپ و بۆ چاو خراپە بۆ جۆ خراپە بۆ هەموو شتێ خراپە ئەڵێ وەزیر تێ نەگەیشتین تا دوێنێ حەزم لێ کرد مەچە دەکرد ئێستا حەزی لێ ناکەم زەمیەکەی ئەڵێ اینجا قوربان من غوڵامی جەنابەتم خۆی باینجان نیم پێ و خۆشە مەچیەکەم پێ و ناخۆشە زەمیەکەم هەستامە سەر پێ وتم هێرۆخان من وەزیری باینجان نیم هێنی علاساس تۆ چۆنی حەز لێ بکەی من ئاوە بۆین بکەم ئیتر هەر پێ ناخۆش نەبوو ئای تەبیعی پێ ئاخر زین چۆن کاکەوە کە ئەشیانزانی من باوەشم نەکردو بە کورسی و مێز و شتەکە ئازانی من خۆم داواکەم و ئاخر من بۆ معلوماتێ لە ئیسیقالەکەمان نەخەوەتەوە تۆ بخوێن نووسی و مەشەرەبند نیم بە وەزیفەکەتان چونکە من جسمێکی غەریبم لە ناوتانە بە عەرەبیەکەی ئەڵێ وەظیفەتکم لا تشەڕفونی لأننی جسم غەریب بینەکم ئەو کە ئەیزان ئەو پەڕەکەی لای ببردمە وەزیم خۆ ماسڵەکەم بۆ لابردن اینجا لەبەرەوە هینیان لەگەڵا کردم تەفاهمیان هەبوو ینی ئێمە زۆر خۆشحاڵ بین دیارە کاتێکی خۆشمان لەگەڵ جەنابەت بن زۆر سپاس بەڵام ئەمەوێ دواپرسیار بە شتێکی تایبەت بێ ئەو ڕۆژە شتەکەت دامێ خوێنمەوە زۆر کاریگەر بوو بەڕاستی حەزەکەم باسی چیرۆکی بە کورتی بە ئەم دیداری تەمەنە بە مەسلەی ئەو دڵداریە نابەکامە کۆتایی پێ بەخوا کاکە کاوە یعنی ئێمە شتێکی شتێکی ئینسانیە و شتێکی بکەم بەڵەتی من بڵاویشی کردوەوە خۆ من بەڵاوم کردەوە لەوێ و تووشی ئیشکالیاتی کەس و کار بووم چۆن ئەمە بۆ چۆن ئێمە نەمانزانی و تازە زانیویانەی بەم مەرحەلا دەرچووی بەڵێ هەر بە کورتیش بێ شتێکمان بۆ بجێڕیتەوە بەخوا زانیچی ئەگەر داوای یەک شتە لێ بکەم بەڵێ تەنها ئەوەیە کە ئەو مۆزوعە وەکو کابرای کورداڵێ باز نەکەین بەڵێ باشە
ئیسراحەتی نەفسی ناکەم بۆ باسکردن چونکە خۆی بەخۆی فلیمێک بوو کە بۆم باس کردی خوشکەزایەکی حەقی شبلی لە کولیە لەگەڵ ما بوو کە زانی زۆر بێتاقەتم و زۆر بێتاقەت بووم زیاگ لە پێویست بۆ خاڵی گێڕابەوە حەقی شبلی توی بیهێنا ئێمە بۆ یەکەین بە فلیم لە دوایە کەوتی هینە کەوتی ئەبێ ئێمە حەقیقەتەکە بزانین و ئەمیش کچی پیاوێکی عەشایەری کورد بوو نازانم هین ڕەبیعە عەشیرەتی ڕەبیعەیان پێوتن وەسی خاڵی مەلیک کچێکی هێنان تێگەی و زۆریش بۆ من مخلیص بوو زۆر لەبەرەوە حەز ناکەم نەخۆم بکولێنمەوە نە ئاو هەرەوەڵا ئەوەی تر لەو هینا شتێکی بەڵاو بوانێ کەواتە مامۆسا با و برینە نەکولێنینەوە بەڵام دوا پرسیار با ئەوە بێ تۆ لە کە مامجەلال بوو بەسەرەوە کۆمار بانگی کردیت و بۆ بەغا پێی خۆش بانگی نەکردم بۆ بەغا یاخۆ داوەتی کردی نەخێر من ئیستیقالەکەم بۆ نات باشە ئەم ئیستیقالەیەم بۆ نات وتم بە شەرتێکی ژێم داوەتی کردوم کە خوێنگە بێتەوە کێ بردی دکتۆر فواد مەعسووم بردی بۆی کە تەلەفۆنیان بۆ کردم وتیان مام ئەڵێ هینەکەی نووسینەکەی لەژێر سەرینی نووسنی شەومایە خوێنگومەتەوە لەژێر سەرینەکەشمان دامناوە با فەرمێ من ئینتیزاریەکەم ئیتر کە چووم نەچووی بۆ دیوانی ڕاستە قاعەیەکی زۆر گەورەیە بە خەڵقەکەم ماڵە زۆر زیاتر لە درێژی و گەورەیە یانی ئەگەرێکێ زۆر بەتونگی قسانەکە جۆ لێ نیە میکرۆفۆن شتیان دانابوو ئیتر هات لێەوە چروتەکەی بەدەستەوە باوەشی پیاکردن و بەخێر بێ وتی ئەخەم ئەم جارەوانێ وتی ببەمە ژوورەکەم ژووری نووسنەکەم بۆی بزانی راپۆرتەکە لەژێر سەرمایە نەمگو ئاتەمان نەبرام من نەکوتم نەماماوە عەجەتەمە کێشە قسەی جەنابە تەواوە شەو کە دانیشتین دکتۆر بەرهەم بوو مامجال خۆی بوو ئەم دکتۆر لەتیفە بوو ئەویش لەوێ بوو یوسف زۆزانی بوو کاک هینی ئاسایش بوو کاک سەیفەدینی ئاسایش بوو ئیتر شەو دانیشتنی بڵێن شەو ئیتر ئەو دانیشتانەش زۆر جار سوئالی ئەکرد و من جوابم ئەدایەوە و ئەوەی کە هین بوو زۆر زیاوی لە پێویست ڕێزی لێگرتم وتی ئیستیقالەکەتم وەستانووە نایکەم بەڵام گفتە دەمێ یەمەوە بۆ سلەیمانی خۆم قیادی عەمەلی چاکسازیەکەم تۆش سەری ڕەمحەکەی ڕەمحەزانی چییە باشە هاتەوە بۆ سلەیمانی نە قیادەی کردو نە منیش سەری ڕەمح بووم ئەوە هەروەکو خۆی مایە هەموو جارەڵەمە هەتا گەیانیانین بەم ڕۆژە کەواتە بە ئەمە دوا پرسیار بێ مامۆسا کە مامجەلال نەخۆشکەوت دەڵێن زۆر دڵی بە تۆ و بە ملازم خۆش بووە کە سەردانی بەڵێ وایە سێدانە جار من چوم هەرسێکی ڕسم و شتەکەی لە کتێبکاوشم لەوێ داناوە من قەت لەما ڕسم هەڵەواسم بەڵام ئەوەم لەوێ داناوە چونکە بە حەقیقەت و واقع مەمجال شعوری ئامێکە منی خۆشەوێ منی شعورم ئایەکە چۆکە هیچ مشکلەیەکم بۆی نەبوو نەموشری پارەم هەبوو داوا لێکەن و بەڵام خانم بووە خە بۆ هەمویان خانویەکەی پارەی ئەدانێ سەفەری پێکردن و ئیلی ئاخری منەوانەمی چی نەبوو و بەعەکسەوانێ من شتما بە حکوومەت تێگەی تۆ هەموو ماڵ و مڵک و شتەکان ئێستا ئەم خانووی کە تۆ جەنابەت تیادانیشتی لە مالیە بووم کە تاپۆم کردو لەسەر هین لەسەر وەزارەتی سەحا هەموو ناوماڵەکەش بە ئۆتۆمبیل و مەکتەبەکەش مەکتەبێکی شمەیە لەسەرەوە هەموویم داوە بە دەستگای
هین بنکەی ژین دەم خۆش ئەرزێکم هەبوو 200 مەتر یان بە دیوان ئەگەر هینەکانی خوێنگ بێتەوە ئەوان لە بانکەدا ئێستا 100 میلیۆنە خۆی بە هەفتامان فرۆژ ئێستا فائیدەیەم چەند ساڵی چۆتە سەر بۆ بە 100 میلیۆن ئەوە بە تەمام نەخلیکەم بۆ خەسەخانەی هیوا چونکە لە دیوان کە خۆم نەماوە میتر 6,000 2 ساڵیشە تەوزیعای نەکردووە جایزەکان بۆ مۆزەفی کەپوو و ئافرەتی خانم سەلارە و 2 مەکتەبیشم دروست کرد مەکتەبێک بە ناوی زەکەی خوشکمەوە مەکتەب نا ئەویشە بینایە هین ڕەوزە هینی پێڵێن باخچەی مناڵان ئەوەشم هەر دروست کرد بە ناوی خوشکی دووەمەوە چونکە ئەو خوشکەم مناڵی نەبوو زۆری حەزە مناڵەکەن ئیتر ئەو ڕەوزەیە ئەوەشم بۆ ئەوان دروست کرد ئیتر خواخواشمە ئەگەر مەشروعەک بزانم خێرلیە و خزمە دەکا و ئەگەر توانای مالیم هەبێ تا ماو ئەوەش بکەم و وەسەلام و عەلامەندیتەوە عەلی داوودە و جەناب جەماعەتی هودایت زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووم بە دیداری جەناب تۆ ماندوومان کردی ئەم چەند ڕۆژە نابەسەر چاو بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەتی نەکۆتایی بەرنامەی پەنجەمۆری ئەم جارەمان کە لەگەڵ زۆر بەڕێز کاک جەلالی ساماغا بوو پێکەوە پرۆمۆیڵخەی داهاتوو دەبینین کە لەگەڵ کەسایەتێکی دیکەی و بەخواتان نەسپێرم. وەفایی چۆن گەشتووەتە لای شێخ عوبەیدوڵڵا چ پەیوەندیەکی بەوە هەبووە؟ شێخ عوبەیدوڵڵا بڕیاری دابوو کە مووسڵ ببتە پایتەختی کوردستان. دەوڵەتی کوردستانی ئیسلامی لەسەر مەزهەبی شافعی. عوبەیدوڵڵا گوتی ئەمە شێخی تەریقەتی نەقشبەندی و قادرینە لە کنەما تەریقەی قادری و نەقشبەندی هەردووکیەکە. شێخ عوبەیدوڵڵا لە دوژمنی نەترسیا. ئەس بێژم شەهید بوونا شێخ عوبەیدوڵڵای دەستی بریتانیا و ڕووس و عوسمانیا تێدا هەبوو.